ئەمڕۆ ڕۆژی جیهانی هۆشیارکردنەوەی بەرامبەر کەسانی بە ساڵاتچوو بۆیە لەسەر ئەم بابەتە دەوەستین و باسی ڕێکخستنەوەی هەڵسو کەوتە کۆمەڵایەتەکان دەکەین کە لەگەڵ کەسانی بەتەمەن دەبێت چی بکەن بۆ مەبەستە دەوەستین میوانمان هەیە قسەی زیاتر دەکەین میوانەکەشمان بەڵێ ئومێد ئەنوەر بەو نوعەش بیناسێنین کە ئومێد ئەنوەر سەربازێکی ونە خۆی کۆمەڵناسە بەڵام بۆ یاڵین سەربازێکی وونە لەبەرەوەی کە نزیکەی 17 ساڵە لە خانەی بە ساڵەتوان خزمەتەکە بەخێر هاتنیەکەین دەستەکانت خۆش بێت زۆر بەخێر بێت بەخێر بێ ئاخۆ کاگومێت چاوکەم کاگومێت ئەم ڕۆژە ڕۆژی هۆشیارکردنەوەی لەگەڵ مامەڵەکردن لەگەڵ کەسانی بەتەمەنە جا با پێناسەی ئەو کەسە بەتەمەنانە بکەین بەکوێوترێ کەسانی بەتەمەن و چۆنە بێ هۆشیار بکرێتەوە کۆمەڵگە بەرامبەریە بەڵێ سەرتا زۆر سوپاسان دەکەم بۆ میوانداری و بەرنامە و بەڕاستی ئەگەرمە یەکەم جا دەست پێ بکەین لەسەر پێناسەکردنی بە ساڵات و یاخود بابرێن مرۆڤی تەمەندار طبعاً مێژوو بابرێن هەر مرۆڤە کاتێکە لەدایک دەوێت بچەند قۆناغیدا تێدەپەڕێت تۆ قۆناغی منداڵی و گەنجی و ئیتر ناو ساڵان و تا دەگاتە تەمەنی بە ساڵاتچووی تەمەنی بە ساڵاتچووی ئەو تەمەنەیەکەوە مرۆڤ تێیدا پێویستی بە ئیسراحەتی تەواو هەیە پێویستی بۆ یەکە هەموو ئەدای ئەو ئەرکانەی کردێکە لەسەر شانی بۆ بەرامبەر خۆی بەرامبەر خێزانی بەرامبەر کۆمەلگا دەگاتە قۆناغە کە پێویستی بە ئیسراحەتی پێویستی بۆ یەکە دواسادەکانی ژانی بەخۆشی بەسەرباتنەوە ئەو تەمەنی بە ساڵاتچوە لە کۆمەلگا تا کۆمەلگایشتە جیاوازە بڵێن بەستراوەتەوە بە تەمەنی خانەنشینی زۆر بەجار و زۆر جار تەمەنی خانەنشین لە 6 ساڵیە یان 6 ساڵێ بەحەسەب یاخۆ بنین بەپێی یاسای ئەو وڵاتی کەوا دیاری دەکاتن 6 ساڵ گەنج نیە ئێستا ئەوەی کە لە دەوروبەری خۆمان دەبینین بۆ نمونە 6 ساڵ لە کاموالیدی 63 زۆر گەنجەوانە ئەگە بۆ شێوازی ئەتو بیرکەوە لە موالی 63 فعلەن وایە بەڵام جیاوازی هەیە مەسەلەن ئێستاکە لە هەندێک وڵاتدا پێناسەکەیان گۆڕیە بە نمونە دەرێ ئەو کەسێکە دەگاتەوە تەمەنەی خیبرەی زیاترە شارەزای زۆرتر بۆ لە ژیان دەر بابرێن لە وەزارەتەک یاخود بابنێن لە دایرێک لە شوێنە کابرایشی کەسێکی محاسب یان کەسێکی ئیداری گەیشتەوە تەمەنێ بەڵام لە ڕووی تەندروستی لە ڕووی ئەوەی زۆر احتیمامی بەخۆی دایەوە پێی وەمایەوەی ئەوەی بێگومان بۆ هەمومان گرنگە بۆ هەموو تەمەنە جیاوازەکان گرنگە مرۆڤ ڕێزی لێ بگیرێ بە تایبەت مرۆڤ بە تەمەنەکان لە پای ئەو خزمەتەی کە لە ڕابردوو لە تەمەنی خۆی بە درێژایی تەمەنی خۆی کردوویەتی بەڵام تا چەند گرنگە مەسەلەن بە تەمەنەکان وا تێبگەێنرێن کە ئەمە قۆناغێکی ژیانە و پێویستە چێژ لە بە تەمەنبوونی ژوەر بگری نەکترسیان هەبێ نەکترسیان لی هەبێ بەزەبێت زۆر ڕاستە قسەکەی جەنابەت ئەم بیدات باسم کرد بابنین لە سەرەتا کە قۆناغ تەمەنی مرۆڤ ئەو ڕۆ من تو لێدان شێوان پاش 20 سال کەمە بە ساڵاتچوو بین کەواتە ئەوە قۆناغەکە ئێمە تێدا تێبڕین بەڵام بەکارهێنانی هەندێک وش و خود با بڵێن گرنگی نەدان بە تەندروستی خۆت وەکو مرۆڤ وەکو تاک و کەسێکە لە ناو کۆمەلگادایی ئەوانە وا لە تو دەکاتن تۆ بگەوێ ژێر هەندێک دەست یاخود با بڵێن هەندێک شت هەیە لە دەسەڵاتت دەستە دەرەوە ئەو کاتی تو دەری دەردەپیریە یان نازانم چیە ئەگەر نا ئێستاکە با بڵێن تەمەنی بە ساڵاتچووی تەمەنی پیری بەستراوەتەوە بە هەندێک پرانسی بنمونە خەڵکەکەیت لەوانەیە گەنجەکە بیتەمەنی 20 سال لەوانەیە دە عملیات کراوی دەنەشتەرگەری لۆ کراوی بێت ئومێد عملیات کرابێ هەر لە ناخە گەنجمان هەیە 20 ساڵی بەڵام لە ناخەوە ژیانی کۆتایی پێهێناوە تر نەئومێدی بە هیچ شتێکە کەچی کەسی واشمان هەیە زۆر بەتەمەنە کە قسەی لەگەڵە کاڵێت دڵ شەرتا زۆر جارە هەر بۆ ئوسلوبە جوانەی خۆیان ئەو قساکەن بە ساڵاتچوو هەیە لە تەندروستێکی زۆر باش تا دەگەیشت ئێستا بڕۆ لە بابرێن پارکی خۆیان پاکستانی عەبدوڕەحمان خەڵکی بە ساڵاتچووی ڕاهێنان دەکات تەدریب دەکات باپەرێن وەرزش دەکاتن تەندروستی باشە یاخود لایانی دەرونی کەسەکە خەڵکی تا ئێستا مەسەلەن پیرە بابرێن تەمەنی 7 ساڵ تا ئێستا دان بە پیری خۆیدا نانێتن وەکو خاتون باسی کرد هێشتا خۆی پێگەنجە خۆی پێ لە من و تو لە زۆر کەسێکە گەنجترا هێشتا نەگەیشتە 30 ساڵی باسی پیری دەکە باسی ئەوی دەکاتن بیرەوەی دەکات و چۆن شوێنێک لە خۆی دابنەوە ئیترەوە بەرەو کۆتایی دەچیستن کەواتە بیرکردنەوە جۆری بیرکردنەوە یاخود باگراوەندی ڕۆشنبیری تاک زۆر کاریگەری هەیە لەسەر ئەو بیرکردنەوەی کە لەسەر ئایا تەمەنی بە ساڵاتچووی لە کوێیە کەواتە ڕۆشنبیری خێزان ڕۆشنبیری تا کاریگەریی زۆری هەیە لەسەر بیرکردنەوەی مرۆڤ لەسەر بە ساڵاتچووی لەسەر گەنجاتی باشە کاک ئومێد ڕەنگە هەندێ خانەوادە هەن ئەو بەرەکەتەی کە لە زۆرێک لە ماڵەکان هەیە ئەوان نیان بچکە ئەوانی کە بەتەمەنن بەرەکەتی ماڵەوەن بەبوونی ئەوە دوعا با بڵێن قوبوڵەکرێت لەبەر دوعاکانی ئەوان لەبەر قسەکانی ئەوان ئیتر هەم بەرەکەتێک لە ماڵ دروستەکەن بەڵام
ئێوە ئەو چانسەتانەیە هەموو ڕۆژێ لەگەڵ ئەو کەسە بە بەرەکاتانن مامەڵەیان لەگەڵەکەن گفتوگویان لەگەڵەکەن هەڵس و کەوتیان لەگەڵەکەن چه هەستێکتان هەیە کە ڕۆژانە لەگەڵ ئەم کەسە بە ساڵات چوانە خزمەتیانەکەن و ئەوان لەگەڵتان هەستەکەی ئێوە چۆنە؟ جیاوازی هەیە لەو خۆش بە حاڵیشتان ئەو فرسەتتان هەیە جیاوازی هەیە لەو بە ساڵات چوو کە لە ماڵک بە ئیسراحەت دانیشت ناو ماڵمدا لە خۆتی ناو کەس و کاری خۆیتی و دڵنەوەیەکی خۆشە ناو خێزانەکەی ماڵەکەش یاخود بێن خێزانەکەش هەست بە ئاوادانێک دەکەن کە کەسەی گەورە هەیە لە ماڵەکەی چکە پەندی کوردیمان هەیە ئەوەی بابرێن هەر مارە گەورە شتێدانە بیتن نازام و کۆمەڵک قسە هەیە بەڵام ئەو بە ساڵات چوانێکە دێتە خانەی بە ساڵات چوان هەمیان لە ڕووی دەرونی تەندروست نین بنمونە خەڵکە بۆ لای ئێمە هەفت کوڕی هەبووە کەچی فڕێ درراوەتە وێندەرێکە یعنی کابرە توکو دەتوانانی بە ژانێکی تەندروست بژی لە ڕووی تەعاملکردن هەڵسوکەوتکردن لەگە بە ساڵات جوانی تر یان مەسەلەن خەڵکێکمان هەیە ببوورە خاوەنی یەک کوڕ بە تاقانە بووە کە لەوانێ هەموو ژیانی لە بۆ ئەو کوڕیدا نابی کەچی نەیتوانێت بە خێوی بکات و بابرین بیژیێنیتن هینایەتە بە ساقخانەی بە ساڵات جوان خەڵکێک هەیە دەوڵەمەند بووە بابرین بە ئیمکانێت بووە یاخود برین دیوەخانی هەبووە لە تەمەنێک بەڵام ئێستا تەماشاکە هیچی نەمایە یا مەسەلەن ئیفلاسی هەردەمەی ئەوە بکەمە پرسیار ینی زۆر زار لە سوشال میدیا بەبەرچاومان دەکەوێت هەمومان ینی چیرۆکی زۆر کاریگەر هەیە تایبەت بە ساڵات چوان یان لە فیلمەکان بینیومانە ینی بۆ نمە وەکو ئەو فیلمەی زەهایمەری عادل ئیمام ینی لەوە هەندێک شتی زۆر جوانی تێدا تۆ کە بەردەوام لەگەڵ ینی چیرۆکێک چ ڕووداوێکێک کە تۆی وەستاندووە بیرت لێ کردێتەوە کاریگەری لەسەر دروست کردووە بەخوای چیرۆکەکان زۆرن نمونە ئەگەر لە بۆ بەڕێزت باسکەم ڕۆژێک لە بابرین لە خانەی بە ساڵات چوان پیرەکە بوو تازە هاتوو بوو بابرین یەک لە بە ساڵاتەکان هەموو بدەم گۆچانەکە لە نیچوانی قەیم دەکرد و سەری نیوی دەکرد پێم سیر بە زۆر جار ئەو کاتیم بەڕێوەری خانەی بە ساڵات چوان بوو دەچم سەردانی ئەوەکان دەکەیان بابرین حەزمێ لە کەیسەکان بزانم بابەتەکانیان چییە جەکاتێکە چوومە لای ئەو لێم پرسی و لە ئەحوالم پرسی گوتم دەزانانی ئەم چێمە هەرەوە پرسیار ئێستاژە بینمەوەمێکی وتی ئادەزانم و بەڕێوەری ئێرەی گوتم لەوە غەمبار دیاری حەز دەکەم نامرتاحی لێرە گوتی نالێرە زۆر زۆر مرتاحم بەڵام گوتی من تو نازانی ئەم چیم گوتم ناوەڵە چیە ناوەکی هینا گوتم فلان کەسم گوتی من دیوەخانی من شەوان چ کەس لێ دادەنیشت بەڵام بارودۆخە گوۆی لەم کریستاکەتی می گوتم ئەگە تو لێرە نانەکی بێ منت دەخۆی هیچ مشکلت نییە و برسی نابی تێنی نابی هەموو جلو بەرگۆ هەموو شتێ گوتی وەڵاهی زۆر زۆر ڕاستە مرتاحم لێکانە بەڵام کە بیر لە ڕابردوو خۆم دەکەمەوە زۆر خەمی لێ دەخۆم ئەوە یەک لە نمونونەکان کە زۆر زار باز دەکەم یەک نمونەشکە کە زۆرم پێستەیرە دوو کوڕ بابنین ئافرەتەکی بە ساڵات چوو هەبوو دوو کوڕی هەبوو کوڕەکانی ڕۆژانی جومعەدایان برد سوالیان پێ دەکرد دەرۆزیان پێ دەکرد لە پێش مزگەوتان برادێکی ئەو پیرێژنەی بابرێن پیریش برادری خۆیان هەیە لە کۆڵان لە خۆی نەتوانێت بێت سەردانی بە ساڵات چۆم کە پیرێژنەکەی تکەی نردبوو هاتوو لەکنە من داوای کرد بگوتی هەوڵدان ئەو پیرێژنە لە دەست پڕانەی قوتار بکەن کە دەرۆزی پێ دەکەن ئەوش پێی خۆش نییە وڵا ئیتر تیمەکمان حاضر کرد و چون سەردانمان کرد ئەو کاتی بابرێن 2009 ساڵی 2009 بۆشتە کە ئەو حەدەسە ڕوویدا چون بە ساڵات چۆکەمان هینا اینجا ڕۆژێک بابرێن بە ساڵاسۆکی پیا و هاتەوێن دەرکرد لە دوورەوە ئەو ژنەی دیت گوتی ئەرێ فلان کەس نییە مش گوتم با کودەی ناسی گوتی کاکە ئەوە لە ساڵی 1960 گوتی ئەوە کچە ئاغای فلانزەی بوو گوتی ئەوە کە لە سەقز گوتی کە دەهاتە بازاڕی ناو خەرچی لەکەڕ گوتی دوو خزمەتکای لەگە بدەگۆ سەیوانیان لە هەردا و دەمەدەگو کە خەڵک نەیدەزانین سەیوان چییە ئەو زەم لەوەی تێگەشت ئەو ژنە پێی ناخۆش و کە دەیبن لە پێش مزگەفتێت سوالی پێ دەکەن کوڕی خۆی ئیتر هەندێک شتەیە ئەتوو زەمان هەندێک شت بەسەردەینی کە تەوەقع ناکەیت تەسەوەڕ ناکەیت هەندێک جار ڕاستی ئەوانە دەدوەستێنی کە ئەو بێویژدانیە چییە کە لە دەوروبەر هەیە ینی بۆ نمونە کەسێک دیوەخانەکەی هەموو شەو 40-50 کەسی تێدا بۆ سۆبانشگریە 40-50 کەسی تێدا بووە بۆ پەڕی ڕێز خزمەتی کردوون نانی داون میوانداری کردوون بەڵام بۆچی نەیانتوانیوە ینی بەو شێوازە چاکەی بدەنەوە بەڵام سۆبان بۆچی وا گریای چونکە دایک ڕاستی هەزارها کەس هەیە کە ئاواتی ئەوەیەتی دایکی ما بێت لەگەڵ یا بژی دەستەکانی ماچکان لە باوشی بێ کەسانێکی شەبینی دایکیان هەیە بەو شێوە مامەڵی لەگەڵەکە باشە تۆ تا دۆخەکە دەهێور دەبتە بایمە لەگەڵ بۆچی ینی دەوروبەر دەبێ وا بێ ویژدان بێ کاک ئومێت بەرامبەر ئەو کەسانە
بەخوای زۆر ئەوەی باز دەکەم تا ئێستامە لەگەدابی لە مەفهومی بەساڵات چ تێنەگەیشتی و بەساڵات خۆی لە مەفهومی بەساڵات چ تێنەگەیشتیە و ئێمە لە مەفهومی خۆشمان تێنەگەیشتین وەکو گەنج بنمونە کاتێک مرۆڤ دەکەوێتە ناو تەمەنی بەساڵات سوی هەندێک تەسەڕۆف هەندێک شت دەکاتە دەخۆلی هەندێک بابەت دەکا ئەمە لی تێناگەی ئەوە زۆر جاری وایە زۆرە کاگومێت لەوانەیە داواکاری زۆر نەبی بەڵام لەوانەیە هەندێک شتەبی لە دڵی داهبی مەسەلەن پێشترێکە سەردانی بازاڕی دەکەی دەچووکن خزم و کەسی یان مەسەلەن جۆلێ جیراو بوو جۆلێ جیراو بوو ناو خێزانەکەی تەماشا دەکە ئێستاکە پرسی پێ ناکرێت تەماشا دەکە ئێستاکە سەردانی سەفرەك شتێک دەکرێت پیرەکە لە مار بەزێت یەڵەوە پیرە با لە مار بێ ئاگای لە مارێ بی نازان لە نەدڵی ئەو پیرەی چە هەیە ئەمەزە زۆر جاری وا هەیە ئاگای لە ماڵەکەی دەبی نازم وەکو پاسەوانێک تەماشا دەکرێت لە ماڵیان هەیە کاک ئومێد خۆیان حەز بکەن بێن بۆ خانەی بەساڵات چوان بێگومان خەڵکەکی زۆری لای بەساڵات چوان خۆیان دێن ناوێ ناشیرن بی لە مارەکە تەماشا دەکەێت چێشە دروست دەبی یان شت زۆر جاری وا هەیە ڕێزم هەیە زۆربەی کات بەبرین کوڕەکان کە بابیان دەهینەوێ لە بەخۆ کاری خێزانەکانیان ئافرەتەکان لە ماڵ لەگەریان ناگونجێن وڵی دنا لەسەر قسەی خاتونی ئافرەتی شە بۆ وەکوی هاتیە گوتی حەزمێ پیرێژن چ خاوێن هەبیبی بەم لە مارە ئاگای لە منداڵەکانی بی ئەنی وەکو نەک ئاگالێ بوون وەکو چاودێر وەکو ئاوادانێک لە ماڵی بی ئەم بەتەنیامەیان پیاوەکە مەسەلەن تازیریان نازان هەندێک جارە بینی ئەسڵەن ئەو کەسانی کە بەتەمەن لە ماڵە کۆڵە ئەرکیان لە کۆڵی تۆ کردوێتەوە هەر بە خێوکردنی نەوەکانیانە جاری وای خواردنێک لێ ئەنی ئەو لەبەر دەست زۆر شتت بۆ ئەکە هەتا تۆ خواردەکەی بڵێ بۆیە جێگەی داخە باوەڕکە من هەموو جارە ئەو قسەیە ئەەکەم ئەڵێم ئەو خێر و بەرەکەی تی کە ئێستا لە جیهانە ماوە بە تایبەتی باسی کوردستانەکەم ئەوی کە هەمانە بە بوونی ئەم کەسە بەتەمانانەیە ئێمە ئێوەمان خۆش ئەوێت ڕێزی تایبەت بۆ ئەوەی بەتەمەن و بە ساڵات چوەگرین و دای ئەنین بۆیە حەزەکەین پرۆگرامەکانمان لەم شێوەیە بیت گرنگی و بایەخی تایبەت بە ئێوە بین چونکە ئێوە بەرەکەتی ئێمن و ئێمە سپاسی جەناب دەکەین کە لەگەڵمان بووین بۆ هیوایی کە نمونەی ئێوە زۆر بێت بۆ هیوایی کە ژمارەی خانی بەساڵاتچوان کەمە لە کوردستان کەمتر ببێتەوە وای لێبێت ژمارەی خانی بەساڵاتچوانمان نەبێت هەموو دایک و باوکەکان لە ژێر سایی تا ئەوەی ئێمەیان بەخێوکردێمە لە ژێر سایی ئەوان بووین لە مۆدووە ئەوان لە ژێر سایی کاک بەر لەوەی بابڵن سپاست بکەین کۆتایی بەم تەوەرە بێنین یەک شتیانی باشە دەڵێ نمونەمان هەیە کە لەبەر بووکەکەی دەڕوا لەبەر کوڕەکەی دەڕوا لەبەر زاواکەی دەڕوا بەڵام لە کاتێکدا کەسێک کە دەبێتە باوک کە دەبێتە دایک خۆی دەبینێ وجدانی دایک بەرامبەر منداڵەکانی چۆنەوە وجدانی باوک بەرامبەر منداڵەکانی چۆن دەتوانانی بەو شێوازە لەگەر باوچی یا لەگەڵ دایکی مامەڵە بکە ئەمە پرسیارێکی زۆر گەورەیە من بە هیچ شێوێک وەڵامەکەی ملانێ زۆر سپاس بۆ تۆ دوای تەمەندرێژیت بۆ دەخوازم ئەرکەکەت زۆر گەورە و زۆر پیرۆزە زۆر سپاس بەخێر هاتیت